بینەرانی خۆشەویست ئێستاش لەگەڵمانون بۆ لێکزانەوەی هەواڵی ئەمڕۆمان کە چاچۆکردنی بابەتێکە بە سەردەڕی کوشتنی پەنابەران نیشاندەری وحوشی سەرمایداریە. بەپێی راپۆرتی هەواڵنێریە نێودەوڵەتیەکان ژاندەرمەکانی وڵاتی مەراکێش ڕۆژی هەینی 24 مانگی ژوئن کە دەکاتە 30 مانگی پوشوە هێرشیان کردووە سەر پەنابەرانێک کە ویستویانە خۆیان بە مەلیلا لە حدودی ئیسپانیا یاخۆت خاکی ئەوروپا بگەێنن. لە ئاکامی ئەم هێرشانە 37 کەس تیاچوون کە دەوڵەتی مەراکێش بەنیازە بەبێ ئاگاداری بنەماڵە و کەسوکاریان و بەبێ لێکۆڵینەوەی تایبەت لە گۆڕێکی بە کۆمەڵ بیانێژێت. سەرۆک وەزیرانی ئیسپانیا هەم بەر ئەم کردەوە دژە ئینسانیە بروسکەی پیرۆزبایی ئاراستەی وڵاتی مەراکێش کردووە. بۆ زانیاری زیاتر سەبارەت بەم بابەتە داوامە لە هاوڕێ شۆڕش کەریمی ئەنجامی کۆمیسیۆنی ناوەندی کۆمەڵە کردووە تا لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بێت و وەڵامی چەند پرسیارێکمان بێتەوە. هاوڕێ شۆڕش وێڕای سڵاو و ڕێز سپاس بۆ ئامادەبوونت وە پێمان بڵێ ئەم کوشتارە ترسناکە لە چه بارودۆخێکدا ڕووداوە؟ منی سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە پێشەکی ئەوە بڵێم کە ئەمەوێت شرایەتێک بڵێم کە لە بینی ئەو دوو شارە مەرزیەی مەراکش و ئەسپانیادا هەیە. ئەمانە لە ناو پرسیارەکەیەوەیشا هاتووە کە لە چه بارودۆخێکدا بووە. بارودۆخ ئەمانە چەندانە دیواریان دروست کردووە، دیوارهایەکە بە سیمخاردارهایەک و ئەبزارا لاتێک دروست کراوە کە بۆ حفاظت لە مقابلی مەسا حفاظەتی شوێنهایەکە مهماتی جەنگیتیایە یا ڕێئاکتۆرای هەستەییتیا هەیە. سێ نوع لەو دیوارانەیان دروست کردووە کە ئەگەر تەوەجۆ بکەن بە فیلمەکان دەبینن بەشێکی زۆر یەمینسانانە سەرڕای ئەوەی کە کوتەکیان لێدراوە بە باتۆم لیان دراوە بۆمی سەوتیان تەقاندووەسەوە بە تیری پلاستیکی لیان دراوە بەشێکی زۆریان زەخمی و بریندارن. زەخمی بوون و برینداربوونیان مەحسوولی ئەو دیوارانەیە، دیوارهایەکی 6 میتری کە دروست کراوە و بە زۆر لەناو هەموو ویدۆانەدا ئینسان دەتوانێت بیبینێ دڵتەزێنە کە چۆنەوانە کێشنە خوارە و بە باتۆم لیانە دەن و مەجموعەی ئینسان کە لەشیان بریندارە لە ئەسەری ئەو چوونە سەرەوە و کەوتنە خوارەوە و بەدەنیان کێشراوە بۆ سیم خاردارانەدا کە تێغهایەکی زۆر محکەمی پێوە هەیە. سەرەڕای ئەوانە پۆلیسی مەراکش چۆن لەگەڵیان ڕەفتار دەکا و ئەنجا بەشێکی زۆر لەم کەسانە کە هاتوونەسە ناو خاکی ئەسپانیا ئەوانەیش ڕادەستی دەوڵەت ژاندارمەری مەراکش کراونەتەوە. بەڵام بەداخەوە لەو ڕووداوەدا 37 کەس گیانیان تا ئێستا 37 کەس گیانیان لە دەست داوە. بەشێکی زۆر لەو خەڵکانە بریندارن دوای ئەوەی کە بەشێک لە ڕسانەهای بەتایبەتی چەپ یا حقوق بەشەری پەیان بر بۆ مۆزوعە لە جمعەی ڕابردوودا تەحقیقاتێکیان دەست پێ کردووە و ئەنجا ئەمانە یانەویست دوور لە چاوی هەر چەشنە میدیایەک دوور لە چاوی ئەوەی کە خەڵکانێک کە دەبینن چه ئازار و چه فاجعهایەک بەسەر و خەڵکە دێرن ئەمانە لە گۆڕهایەکی دەسە جەمعیە بە خاک ئەسپەردەیان کەن بێ ئەوەی کە پزیشکی قانونی بێەوەی کە میدیایەک حزوری بێت. بەڵام تعدادی ئەو کەسانەی کە بریندار بوون لەسەرەوە و ئیمکانی هەیە تعدادی ئەو کەسانەی کە گیانیان لە دەستداوە زۆرتر بێتەوە. ئەوە ئەو شرایطە کولیەیە کە لێرە حاکمە. حتا چەند ساڵێک 2-3 ساڵێک لەمەوە بەربوو کە ئەتحادیەی پۆلیسی ئەسپانیا ئیتر ئۆرگانێکی سەرکوتگەر هاتە دەنگوتی ئێمە لەمە زیاتر بەڕاستی ناتوانین ببینین کە خەڵکانێکی زەخمی کە لە نەتیجەی ئەم دیوارانەی مەرزیانەدا دروست کراوە دەکەونە خوارەوە دەمرن بەدەنیان لە ئاوێژنی خوێن بووە زەخمی بوون و بێ ئەوەی کە ئیمکانی کومەکێکیان پێ ببێت گیانیان لە دەسەدەن و لە نەهایەتیشدا ئەیاندنەوە تەحویڵی مەراکش. کاک شۆڕش هۆکار و ئەنجامدەرانی ئەم کردەوە کامانن چۆن نەتوانین لە قاویان دەین؟ هۆکارەکانی بەڕاستی ئەو کەسانەی کە ئەم کارانە دەکەن مەجموعایکی زۆر دەگرێتەوە لە سیستمی سەرمایەداری لە کولدا کە ئینسانی ئاوا لێ کردووە تەغییراتی ئاو هەوایی دەبینین. خەڵکانێک لە جنوبی ئافریقادا بەڕاستی ناتوانن حتا نانی خۆیان تامین بکەن وشکە ساڵیهایەکی زۆر کە لە نەتیجەی
تەولیدی زۆری ئالایەندەهای لە تەریقی نظامی سەرمایەداریە و ئینسان وادار دەکا کە کۆچکە منتەقەی خۆی جێ بێڵێت یان غارەت و چەسانەوەی ئەو وڵاتانە لەلایەن وڵاتانی زلهێزەوە بێکاری فەقر وڵات هەیەکە دیکتاتۆریە فاسدە بەڵام بە کۆمەکیم وڵاتانە بازم هەر لەسەرکارەوە تەقویەتیان دەکەن حفزیان دەکەن خەڵکانێک وادار دەکا بە ئەوەی کە کۆچ بکەن وڵاتانی خۆیان بەجێ بێرن ئەمە بڵێم کێشەی سەرەکییا لێرە یعنی سیستەمێکە ئاوای کردووە لە بەشێ لە جیهانە لە بینی وڵاتانی ئوروپاییدا هیچ مەرزێک وجودی نییەوە ڕۆژانە دەتوانی 5-6 مەرز بۆ خۆت ببڕی بەوەی کە پێت بڵێن پاسپۆرتەکەتمان پێ بدە بەڵام لە بینی وڵاتێکی ئافریقاییدا و لە بینی وڵاتێکی ئوروپاییدا 3 دانە دیواری 6 میتری لە سیمهای خاردار دروست دەکەن و ڕۆژانەوە خەڵک گیانی لە دەست دەدا ئەوە و نیزامەیەوە ئەنجا ئەو کەسانەی کە مسببی ئەوەن بەڕاستی وتم سەرانی ئەو وڵاتانن ئەمڕۆ یان دوێنێ لە ڕسانەکانە هاتبوو تەشەکر و قەدردانیان کردبوو لە خۆیان یعنی مەجموعای کولکتیڤێکە لەم نەزمە کە ئەم دنیا نابەرابرە ئەم دنیا پڕ لە تەبعیزەی دروست کردووە چاولێ دەکەی ڕسانەها یان ڕسانەهای ڕاز وا ناوی لێ دەبەن کە ئەمە هجوومێکی پەنابەران بوو ئەویز ئەمنیەتی ئەسپانیا بخاتە خەتەر و ڕێیجمهوری یان نخۆزوەزیری ئەسپانیا تەشەکوری کردووە لە ژاندارمەری مەراکش و لەو لاوە ژاندارمەری مەراکش بازم تەشەکوری کردو یانێ تەشەکر بە نەوعێک کە ئینسان کوژرا جەنایەت یان خەڵقانوە لێرە بۆیە تەواوی ئەم نەزمەی کە باسیەوە دەبێ ئینسان شوێنی ژیانی جێ بێڵێت نەزمێکە محیتی زیستی وێران کردووە سیستەم های سەرکوتگەر لە سەرکارە و ئەنجا تەبعیز دروست دەکا لە بینی ئینسانی سپیدا و ئینسانی ڕەشدا ئینسانێکە لە ئوروپا دەژی و ئینسانێکە لە حاشیەدا دەژیت لە حقوقۆقی کەمتر بەرخوردارە چاو لێ بکەن و ئەنجا ڕسانەهایە کە بەڕاستی دوو ئەخلاقیان هەیە لە بەرابەر سێرکە کەسانێکە یەک نەفەر دەکوژرێ ئەیانەوەی گەورەی بکەنەوە لەم جەنگی ئۆکراینەدا مەسەڵەن دەیبینین بەڵام ئەو کوشتارەی کە ڕۆژی جومعە ڕوویداوە و کوشتارێکی عەمدیە لە کەمتر لە ڕسانەکانیانە دەنگ دەداتەوە بۆیە قاتڵین یا کەسانێکە بەڕاستی مسببی ئەو جەنایەتەن کولی ئەو سیستەمەیە و ئەو سیستەمەیش کەسانێک لەسەرکارن کە هەوڵیان ئەوەیە ئەو سیستەمە هەروە درێژەی پێ بدا کوشت و کوشتار و تەبعیز و فەقر و نابەرابەری و لە بینچوونی محیتی زیستی بەدواوەیە بەڵێ سەبارەت بەم ڕووداوانە ئەرکی هێزە چەبوو کۆمۆنیستەکان لە ئەوروپادا کامانان بەشێکی زۆر دەگرێتەوە هەر ئەو کەسانەی کە ئەوەڵین کەسانێ بوون کە ئەو ئەخبار و گزارشاتیان بڵاو کردەوە بەڕاستی کارێکی گەورەیە چۆن لە دنیای ئەمڕۆدا ڕسانەهای گەورە تەسمیم دەگرن کە خەڵک چی ببینێت و ئەو نەوع ڕووداوانە عەلا ڕەغمی ئەوەی کە دەڵێن حقوقی بەشەر حقوقی ئینسان حقوقی پەناهەندگی و خۆیان دش بە هەمووانە کار دەکەن بەڵام ڕسانەهایەک ئینسانهایەک ئۆرگانهایەک کە ئەو نوع خەبەرانە کار دەکەن بڵاوی دەکەنەوە سبب دەبێ خەڵک پرسیار بکە بۆچی تەفاوت هەیە لە بین ئینسانەکانە بۆچی ئینسان دەکوژێ حتا ڕسانەکان بڵاوی ناکەنەوە ئەو خۆی ئەرکێکی زۆر گەورەیە بەڕاستی باستەولید یا گزارش تەهیەکردن لەو نوعە لە کوشتنی ئینسان لەو نوعە لە قەتڵ و عامکردن لەو نوعە لە نابەرابەری ئەو بەشێکی تریش هەبینیمان دوێنێ لە ئیسپانیا چەپها و کۆمۆنیستانی ئەو وڵاتە بە تعداد و بە ئۆرگان زۆرن ئاعترازیان کردووە حتا ئەو حزبەی دوو حزبن کە حکوومەتیان تەشکیل داوە یەکیان چەپە داوای کردووە کە لێکۆڵینەوەی زۆرتر بکەوە وەکو تراژدیەک بۆ ئوروپا ناوی لێ بردووە بەڵام مەسلەی پەناهەندگی و پەنابەری و بەڕاستی تەغیری ئەقلیمی دنیا مەسلەیەکی زۆر گەورەیەوە لە کاتی و بەرنامەدا ناگونجێ کە چەپەکان دەبێت چی بکەن بەڵام زەمینەیەوە فەراهەمکردن کە ئینسان لە هەر کوێک بۆی ئازادە بژیت و ئینسان ترسی ئەوەی نەبێت کە لە مەرزێکەوە بۆ مەرزێکی تر احتیاجی بە کاغەزێک هەیە دنیایەک وجودی هەیە کە هەموو ئینسانێک دەتوانێت لێ بەهرەمەند بێ لێدا بنیشێ و ئەستفادە بکات لە ژیانەوە ئاواتی ئێمەوە هەوڵدان بۆ ئەوە
لابردنی ئەم نەزمە ئەم سیستمی سەرمایەداریە کە بووە بە باعسی ئەو چەسانەوە ئەو لە بینچوونی محیتی زیست و فەقر و تەواو نەهامەتیانەی کە ئەمڕۆ دنیا و کۆمەلگە و شەڕ و نامەتی گرتووەسەوە لە بینبردنی کاری چەپەکان. کاک شۆڕژ وەکو دوایین پرسیارم، بارودۆخی پەنابەران لە ئاستی جیهاندا بەگشتی چۆن دەبینن؟ بارودۆخی پەناهندگان بەڕاستی ئەجیانە لە بارودۆخی ئەستەی دنیا لە شەڕ و کوشتار و بۆحرانی اقتصادی و بۆحرانی نەبوونی نان و ئاو ئەوانە بۆحرانی ئاو هەموو ئەوانە ڕەتی هەیە بە بازم بە بۆحرانی پەنابەریەوە. ئەمڕۆ لە خەبەرەکانە هاتبوو کە بەداخەوە نزیک 46 کەس لە ماشینێکی بار هەڵگرە گیانیان لە دەستداوە لە وڵات لە یالەتی تەگزازی ئەمریکادا. و ئێمە ڕۆژانە دەبینین کە لە سەراسر لە دەریای ئێژا لە ئۆقیانوسەکانە لە مەرزی بینی یونان و تورکیا لە مەرزی بینی ئیتالیا و لیبیدا لە هەموو مەرزان لە مەرزی بۆلغارستانە بێڕێزی بە ئینسان دەکرێت لێت لە ئینسان دەدەن تەرح و تەوتەئەیان هەیە بۆەوەی کە نەهێڵن ئینسانێک کە لە نەوعی ئینسانی غەربی نیە بێتە ناوم وڵاتانە. ئەمەوێ بڵێم بەشێکە لەو بۆحرانانە، بەڵام بەشێک شتی نهێنی هەیە کە زۆر کەم ئشارەی پێدەکرێت. مەسەڵەن بۆ لە ئوروپا اتحادیە ئوروپا تەرحێکیان هەیە فۆنتێکسی پێ دەڵێن، پرۆژەیەکە بۆ پاراستنی مەرزهای خارجی اتحادیە ئوروپایە کە بەڕاستی لەم چەند ساڵەدا تەحقیقاتێک کراوە کەمانە بەرخەلافی حقوقی ئینسان عملیان کردووە. مەسەڵەن بۆ نمونە پێتان دەڵێم بۆی کە وەزیەتی واقعی وەزیەتی پەناهندگان و دوایەکەی دەڵێم بۆچی و سیاسەتەوایە نیشان بدەم. مەسەڵەن کەسانێکە لە ئافریقاوە دێن بەرەو ئوروپا بەرەو ئیتالیا حرەکەت دەکەن، ئەو جبهەی کە دروستیان کردووە ئۆرگانێکە بە ناوی پاراستنی مەرزهای خارجی اتحادیە ئوروپا بە تەرێقی پەهباد یا هەلیکۆپتەر یا هەواپێما پەرواز دەکا و ئەو پەنابەرانەی کە دوای بڕینی 1000 کیلومتر شتێک لەو حدودەدا نزیکی مەرزەکانی ئیتالیا دەبنەوە، گاردی ساحلی لیبی یا ئینسانە ئادەم کوژەکان بانگ دەکەن کەمانە هەڵبگەڕێنەوە بۆ لیبی. لە لیبیە دەیان گزارش وجودی هەیە کە ئەمانە تەجاوزی جنسی دەکەن، ئەیان فرۆشن وەکو بەردە، ڕەفتاری خراپیان تەکا دەکەن یا واداریان دەکەن بە کاری ئیجباری. وەنجا و سیاسەتە بۆچی لە کورددا ئاوایە ئەمانەم سیاسەتە و ئەو بۆحرانی پەنابەریە بۆچی ئاوای لێ هاتووە؟ ئەمانە یانەوێت تەسەورێک دروست بکەن، حتا ئەگەر کەسێ موفق بێ بۆ ئوروپا بەڕاستی فشارەکانیان زۆر کردووەسەوە بەسەر پەناهندگانە لە کەمپای پەناهندگی ئینسان شایەدیە و دەیبینێ ئەویژەوەیەکە. یەکێ لە تێوریەکان ئەوەیە کە بەرەساسی ئاشنایی یا ژنەفتن خەڵکانی لە وڵاتانێ درەوە تێن بەرەو ئوروپا، کەسێکە دەگەێتە ئوروپا بە کەسانی خۆی بە وڵاتی خۆی ڕابگەێنێ کە لە ئێرە خەبەرێک نییە، لە ئێرە کوشت و کوشتار هەیە، تەبعیز هەیە، تەحقیر هەیە، هەموو ئەوانە هەیە و ئێوە مەینی تر بەرەوە ئێرە. یعنی ئەوە بەشێکە لە سیاسەتی ئەم دەورەیەی وڵاتانی غەربی و بەداخەوە وەزیەتی پەناهندگانیش بەشێکە لەو باقی بۆحرانەکانی تر کە ئەمڕۆ ئێمە لە دنیادا لەگەڵی ڕوبەڕووین. بەڵێ سپاس بۆ بەشداریتان هاوڕێ شۆڕش. سپاس بۆ ئێوەش. وەسپاس بۆ بینەرانی خۆشەویستیش کە تا ئێستا بینەرمان بوون.